پێشکەش دەکەم سەبارەت بە گرفتی کەمی ئاو لە هەرێمی کوردستان دیارە مامۆستا ئازاد سەنگاوی مامۆستای زانکۆی و میوانی ئێمەیە ئەمڕۆ مامۆستا بەخێراتی زۆر سپاس باش بەیانی بینەرانیش باش زۆر سپاس بەس بە پێ قەیرانی بەنزین بێ پێ ناچێت بەیانەکەمان باش بێ وەڵی بەم بەیانیە گردبوونەوەی شۆفێران هەیە و ئیتر لە شوێنی جیاواز ئەوەیە بەڵام ئێمە بەگشتی باس لە قەیرانی ئاوەکە بکەین مامۆستا ینی لە ماوەکانی ڕابردوودا بەرپرسان لە دوانی جیاوازیان بۆ نمونە ئەڵێن کە زۆرینەی ئاوی هەرێمی کوردستان بۆ موبەڕی داچێت هەنێجارەڵێن هەوڵبەن هەفتەی یەک جاج لە کانتام شۆن و غەسالە بەکارمێنن ینی لە ئێستادا کوردستان قەیرانی ئاوەکەی بە شێوازێکە کە تانکی سەربانمان بەتاڵ بێت بە تەنکەر ئاوبان بکەین یان موبەڕی دەدانە گشتێرین بە مۆرزە گەرمایە تەبان ڕێزم بوو بەرپرسانە بەڵام ئەم لێ دوانانەی زانستی نین ئێمە بۆ پێی کەسانێکین لە بواری زانست و ئەکادیمیای شەکەین پێمان خۆشە وتەکانمان زانستی بێ نەک لێدوانێکە ببێتە فۆزایەک لە سۆشیال میدیایە ئەوەی هەیە بابزین جاری وشکە ساڵی چیە چکەوە وڵاتی ئێمە 2 ساڵە ڕوولەواچە ڕووی لە وشکە ساڵی کردووە خۆ وشکە ساڵی سێ جۆری هەیە جۆرێکیان وشکە ساڵی ئاو هەوایە ئەوەی پێوترێ مترۆلۆژی هەر ساڵێ ڕێژەی بارانبارین بە بڕی 125 لە ئاستی تێکڕایی گشتی بارانبارینی هەر شوێنێک کەمتر بێت ئەوە پێوترێ وشکە ساڵی ئاو هەوا ئەمە یعنی چی ئەمە بەنمونە بارانبارین لە شاری سلێمانی لە 1940 و هەمانە هەتاوەکو 2022 تێکڕای بارانبارین بۆ شارێکی وەکو سلێمانی 650 بۆ 675 ملیمە بۆ ساڵێک ئەگەر 175 ئەم ئاوە وەربگرین بە نزیکەی دێتە 510 ملیمە شتێکی لەو بابەتە ئەگەر تێکڕای بارانبارین لە سلێمانی کەمتر بێت لە 500 ملیم ئەو کاتەیە ماڵین وشکە ساڵی بە نسبەت سلێمانی و بۆ نمونە ئەم ساڵ و پار ئەم ساڵ ئەوەی من ئاگدار بم 432 ملیم بارانباریوە و ساڵی پاریش پێمە بە 404 ملیم بوو کابوو لەو ئاستی کە دیاری کراوە بۆ وشکە ساڵی ئاو هەوا کەمترە وشکە ساڵێکی ترمان هەیە پێوتری وشکە ساڵی کشتتوکاڵی و بۆ پێی خۆشمە لە خێزانێکی جوتیارەوە هاتووم زانێری باشم هەیە لەسەر ئەوە وەختێکە ئێمە دانەوێڵەکانیان تۆکەن جوتیارەکانمان پێویستی بە بارانی پاڵەیە بارانی پاڵەوەی کە بە نزیکەی 30 سانتیمەترێک ئاو ڕۆچێتە خوارەوەتاوەکو دانەوێڵە چاکارە بکە سێرەکەی لە مانگی کۆتایی دەوسەرە تا 11 ئەو بارانە پێویستە نییە دانەوێڵە چاکەرەکە یان ئەگەر هەبێ نیوەی چەکەراکە نیوەی ئەفەوتەیە ئەگەر ئەمە چەند ساڵێک ئەمە دووبارە بێتەوە یاخود باران بارینیش بەسەر مانکانی ئەو ساڵەیە دابش نەبێ کشتتوکاڵ پێ بگەێنەیە ئەوە وشکە ساڵی کشتتوکاڵیش دروستە بێمەش کاریگەریکی گەورە بۆ ئاسایشی خۆراک دروستەکەەوە کوی ئەم ساڵ و ساڵی پاریش بینیمان لە منقی کەلار و کفری و هەتا نزیکی سەنگا و سەرەکەی ئێمە لە ڕووی کشتتوکاڵی و فەقیر بووی بەنسبەت وشکە ساڵی سێمیان کە ئەمان زۆر خەتەرە ئەویش وشکە ساڵی هایدرۆلۆژیە وشکە ساڵی یاخود بمانایەکی تر وشکە ساڵی ئاو ئەمان چیە ئەگەر چەند ساڵێک لە سەریە وشکە ساڵی ئاو هەوا ئەوەی مترۆلۆژی کە باسمان کرد بەردەوامی هەبێ کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئاوی سەرزەوی و ژێرزەوی ئەو شوێنە دروستەکات یاخود ئەو شارە ئەو وڵاتە دروستەکات کە بەداخەوە ئێمە وردە خەریکە ڕوولەواچێ ینی لە هەندێک شوێن بەڵێ گەرمیان بەڵێ بەڵام شارێکی وەکو سلێمانی باشترە ینی لەبەرەوەیش پێکهاتەکانی ئێرە ئاوگرن ئاویان گرتوتە خۆیان خەزنی ساڵانی ڕابردوو هەیە باشترێکە ئەمە بەنسبەت وشکە ساڵیەوە و بەنسبەت ئەوەی با ئێمە بزانین ئەو داهاتی ئاوی وڵاتی ئێمە چییە کەزانیمان داهاتی ئاوچێ کەزانیمان ژمارەی دانیشتوانمان چەنە کەزانیمان خواست لەسەری چۆنی و کاتە ئەزانین ئێمە کێشەی ئاومان هەیە یا کێشەی کەمی ئاومان هەیە ئیدارەدانی ئاومان ئێستا کێشەی ئێمە کەمی ئاوە یان ئیدارەدانی ئاو تۆپسپۆرت هیچ دوودڵیەک کێشەی ئێمە کێشەی بەڕێوەبردننی ئاو هەر وەکو چۆن کێشەکانی تری وڵاتی کێشەی بەڕێوەبردننی هەیە ئاویش بێبەشنی لەو کێشەیە با بە ژمارە قسەکەی باشە هەرمی کوردستان ساڵانە تێکڕای بارانبارین باوادانین 500 ملیم بارانە بارێ بەسەر هەرمی کوردستانە تەمان لە گەرمیان کەلار ئەو ناوانە بۆ نمونە 150 200 ساڵێک وەکم ساڵ 170 پێما بێ و پێنجێنیهزار قسوورە ئەگەر تێکڕا بۆ هەموو کوردستان وەرگین و ڕووبەری هەرێمی کوردستانیش باوەرگین بە نزیکەی 40,000 کیلۆمەتر دووجایەکەکە 40,000 کیلۆمەتر دووجا بە ڕێخستنی یەکەکانیان زەربی پێنسەیکەین بە نزیکەی ساڵانە 20 ملیار مەتر سێجا ئێمە ئاومان هەیە بەس لە ڕێی بارانەوە لە ڕووە زانستیەکەیەوە لە شوێن بۆ شوێن ئەگۆڕێ بەس
ئەتوانین بڵین تێکڕا سا 50 ئەگەر زیاتر نەبێت کەمتر نییە بۆ بە هاڵم بوونە ڕات ئێمە لەو 20 میلیارە معناوی با بڵین 10 میلیارمان بۆ مێنێتەوە ئەم 10 میلیارە پێکهاتەی خاکەکان دەورە بینێت تا چەنی هەڵ ئەمژێ ناوچەیەکی وەکو گەرمیان بەهۆی پێکاتی خاکەکەی جۆرە پێکاتوویەکی لێ پێوتر ئینجانە تەبقەیەکی تا پێوترێک کلەیستۆن کە ینی خۆڵە سوورەکە ئەمە ئاو تێپەڕ ناکە ئەمە لەوانەیە سەتادە کەمتری ئەو ئاوە هەڵمژێ کە ئەبارێ بەسەریان بەڵام ناوچەیەکی وەکو دۆڵی بازیان و منتیقەی هەڵەبجا ئەو ناوانە ئەتوانین بڵێن 15 بۆ 20 لەو ئاوە هەڵ ئەمژێت وەکو ئاوی ژێرزەوی ئەوی تری ئەمێنێتەوە بەگشتی بێتە ئاوی سەرزەوی ئایا قسەکە ئەوەیە لەم 10 میلیاری ئاوی 10 میلیارد مەتر سێجایی کە لە ڕێی باران و ئێمە دەستمان کەوت چەندێک سوودمان لەو سەتا با بڵین هەشتا ینی 20 دانێ بۆ مەسەلەی ئاوی ژێرزەویوانە چەند سوودمان لەو سەتا هەشتایی وەرگرت ئەمە کێشەکەی ئێمە ئەوەیە ئێمە پرسیارەکە لێرە ئەوەیە چون بتوانرێت سوود لەو ڕێژەیە ببیندرێت مامۆستا ینی هیچ ڕێگایەکی زانستی هەیە لایەنە پەیوەندیدارەکان بیگرنە بەر بەدڵنیایی لایەنە پەیوەندیدارەکان حکوومەت فەرمانگەکان ئەبێ بیر لە دروستکردنی زۆرترین بەنداو بکەنەوە لەوانەیە ڕێکخراوەکانی ژینگە ئاسەواریان کۆمەڵێک لەو ڕێکخراوانە بەرهەڵستیان هەبێ بەڵام ئێمە ئەبێ بەرژەوەندی گشتی لێک بدەینەوە چونکە قەیرانی ئاو قەیرانی هەو زۆر جیاوازە بنزین منی فەقیرە گرێتەوە تۆی فەقیر ئەوی فەقیر کەسێکی بەرپرسێکی باڵا ناگرێتەوە وەزیرێک ناگرێتەوە بەس ئاو هەمومانەگرێتەوە لەبەرەوە بێ زۆر بەباشی بیر لە ئیدارەدانی ئاو بکەینەوە دروستکردنی بەنداو وەرە با باسی شاری سلێمانی ئێمە سلێمانی پشت بە دوکانە بەستێ وەزایدەن کانی سەرچنار بەنداوی دوکانە بەستی وەزایدەن کانی سەرچنار و هەندێ ماڵیش بیری هەیە و ئەوەنەی ئامارەکان هەیە 120 ئەم شارەش تۆڕی ئاوی نییە لەوانەیە بە تەنگەراوی بۆ بچێیاوە بۆ ئێمە پشت بە دوکان بەستی با بین بەنداوی خێوەتە تاوکی لە دیوی قەڵاچوانە نوچەمی کەناریوانە ئەم بەنداوە توانای لە خۆگرتنی 125 میلیۆن مەتر سێجە ئاویە نزیکترین شوێن لە سلێمانیەوە ئاوێکی خاوێن لە ناو وڵاتی خۆمانە ئەتوانین بۆ هەتا ئاوی سلێمانی پێدابینی لەوانەیە بودجێ و بەنداوە زانێریم لە بەردەستان نیە شارزانی بواری هەندەسی ئەزانن دیزاینیان کردو چەنی تێچە بەڵام بودجەکەی هەرچەندێک بێت تۆ شارێکی ملیۆن کەسی دانیشتوان وەکو سلێمانی ئەخۆ ناکەیتە قوربانی چەند میلیۆن 100 میلیۆن دۆلارێک ئەمە ئیدارەدانەکە ئەمەیە لێرە شەو با بچینە لای چەمچەماڵ بۆ پێمرە خۆشم لەوێ لە دایک بووم لە نەوەتەکانەوە بیرم دێ و پێش نەوەتەکانیش سەرەتای نەوەتەکان و پێش نەوەتەکانیش گوباسێکن لە چلەکانی شوکێشەی کەماویێنێ بە ئێستاشەوە 15 ڕۆژ 10 ڕۆژ 15 ڕۆژ ئاوی ڕئیسیان بۆ ڕاتەوەی بە زمانی خەڵکی ئەیانەوە پشت بە هێڵی دوو گۆپتە ببەست بۆ پشت بە هێڵی دوی گۆپتەپە یاخود هێڵی دوو دوکانە بەستی بۆ پشت بە بیرەکانی ئەوێ بەستی بۆ ئێمە کە غازی چەمچەماڵ هەناردەی قەرار بێ هەناردەی ئەوروپای بکەین بۆ قەرار نەبێ هەر بەو کۆمپانیانە بیکەین بە ئەمر بەسەریانەوە بەنداوی باسەڕەمان بۆ تەواو بکەن ئەم بەنداوە بە نزیکەیی 41.7 میلیۆن مەتر سێجا ئاوەگری ئەم 41.7 میلیۆن مەتر سێجا ئاوا ئەگەر لە ڕۆژێکە کە ئێستا چەمچەماڵ 25,000 مەتر سێجا ئاوی پێگا ئەگەر بێت و 6,000شی بۆ بنێری هەتا 2050 پلان دانێ 6,000شی بۆ بنێری ناکاتێ نیوی ئاوی بەنداوەکە یاخود نیوی ئاوی بەنداوەکە زۆر چاکە کەوا بوو ئێمە لە ڕێی بەنداوە ئەتوانین دانیشتوانی ناوچەکانی خۆمان چەمچەماڵ سەنگا و گەرمیان بەشێکی زۆری گوندەکانمان کە ئاویان نییە چکە ئێستا بەڕاستی کانیاوەکانمان زۆرێکی وشی کردووە و زۆرێک لە کانەکانمان ڕوو لە وشک بوونەچێ ناچار کە تۆ حکومت ئاوت بۆ دابین ناکە و بەنداوت نییە بیر لە چیەکەیتەوە ئەکیید بیر لە لایانی بیرەکەیتەوە ئەنجا بەرئەواچی ئاوی ژێرزەوی وەکو بڵێ کاولکی ئەنجا چۆن ئەمانە هیچ شی زانستی نین تەسەوڕکە شارێکی وەک سلێمانی 10,000 تەمە سلێمانی بە بێگەرمیان ڕاپەڕین و هەڵبجەوانیشی با لەسەر بێ لە داتای کۆنامە 10,000 بیری یاسایی هەیە و بە نزیکەی 25,000 بیری نایاسایی هەیە آخر 25,000 بیری ناسایی و 10,000 بیری یاسایی ئەگەر ئەمە 35,000 بیر حساب بکەیت
هەرێکیان لە چرکەیەکە 3 بۆ 4 لیتر ئاو دەربێنێ زین چ کارە سادێکرا ئاوی ژێرزەوی خوڵێنێ گرفتەکە ئەوەیە ئێمە ناتوانین بڵین ئاوی ژێرزەوی بەس هی من و تۆیە هی نەوەکانی دوای من و تۆش لەبەرەوە ئێمە لە هەموو وڵاتێک وایە کە وەختی ئاوی سەرزەویت هەیە تۆ پێویستە دەست ببەی بۆ ئاوی سەرزەوی بەکاری بێنی چکە زۆرێکی لە دەستەچەیە دواتر بیر لە ئاوی ژێرزەوی بکەیتەوە. داهاتێکی تری ئاو لە هەرێمی کوردستان جگە لە بارانبارین 5 ڕووباری سەرەکی دیجلە تقریبا ناتوانین بڵێن لە هەرێمی کوردستانان و هەندێکیان هاوبەشین لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانە بەنمونە ڕووباری خاپوور بەنمونە ڕووباری زەی گەورە زەی بچووک سیروان ئاوەسپی کە ئاوەسپی 100% لە کوردستان هەیە بەڵام بەداخەوە کواڵتی جۆری ئاوەکەی بە شێوەیەکە بابەتی کبریت و سۆدیۆمەوانەی زۆرە بۆ خواردن و لاندێ شوێن ناشێ. خاپوور بە هەر 5 لقەکە لە 10 ساڵ 15 ساڵ لە پێش ئێستا ئامارەکان باسییان لەوا کرد بە نزیکەی 30 ملیار مەتر سێجا ئاو دێتە هەرێمی کوردستانەوە 30 میلیار مەتر سێجا بۆ زانیاری هاوڵاتیان هەر مەترێک سێجا ئاو بریتە لە 1000 لیتر بۆی لەو زمانە تێبگەین یعنی من کە داهاتی ئاوم لە هەر 5 لقەکە 30 میلیار مەتر سێجا ئاو بێت و بە نزیکەی 20 میلیار مەتر سێجاش ئاوم لە ڕێی بارانەوە دەست بکەوێت ئیتر بۆ بێ ئاوم من بێ ئاو نیم ئەنجا ئێمە دانیشتوانێکی چەنین ئێمە دانیشتوانێکی 6 میلیۆن کەسین ئێمە بەڵێ ئێران هەڕەشەیە بۆمان بەڵێ باش تورکیا هەڕەشەیە بۆمان بەڵێ ئێران ئێستا کۆنتترۆلی تەواوی ڕووباری سیروانی بەدەست هاتووە بەنداوی داریانی لەسەر دروست کردووە بە نزیکەی ینی بڕێکی زۆر بە ڕێژەیەکی زۆر ئاوی سیروانی کۆنتترۆل کردووە ئەو ئاوەشی لە ڕووباری لە بەنداوی داریان تێپەڕێت سێرێکی لە ڕێی سەدی تونێلی نەوسود و جارێک تری گەڕێنێتەوە بۆ ناو ئێران خۆی و نایاڵێ بێ بۆ بەنداوی دەربەنی خان زۆر چاکە مامۆستا تو بۆ نمونە تەنها لە سنووری سلێمانیا 10,000 بیری یاسایی و نایاساییش هەیە ئەمە دەستبردنە بۆ ئاوی ژێرزەوی دیسانەوە خەوتت کە ئەمە مولکینەوەکانی داهاتوشە لە ئێستاە ئاوی سەرزەوی لە کوردستاندا لە هەرێمی کوردستاندا لە قەیرانێکدایە کە پێویست بکات دەست بۆ ئاوی نەوەکانی داهاتوی خۆمان بەرین کە ئاوی ژێرزەویە نەخێر بۆچی لە خەیرانانە ڕووباری زەی گەورە بە نزیکەی لە یەک ڕۆژێکە 7 میلیۆن مەتر سێجا ئاوی پیاڕە لە ساڵێکە داهاتی ڕووباری بەزەی گەورە بە نزیکەی 10 میلیار مەتر سێجایە زەی بچووک پێشتر لە دەوری 7 میلیار مەتر سێجا بۆ ئێساکە تۆزێک ئێران کێشەی بۆ دروستکەوە دابەزی و بە نزیکەی 5 میلیار مەتر سێجا ڕووباری سیروان لە دەوری 4 بۆ 5 بۆ ئێستا بە کەیفی خۆی دیاری پێکا بەڕاستی و ئەوس پیش پوین حوتە و خاپووریش بە نزیکەی 2 میلیار مەتر سێجایەکە ئەمانە داهاتێکی زۆر گەورە و نیشتیمانین ئێمە توانین سوودیان لێ ببینین ئێمە توانین بەنداوی گەورە بنیاد بنین ئەتوانین بەنداوی بێخمە بنیاد بنین وەختێک کە باز لە بەنداوی بێخماکەی بە نزیکەی 7 میلیار مەتر سێجا ئاوەگرێم خەڵکی لەوانەیە لەوە تێناگام 7 میلیارە چییە با بە زمانێکی زۆر سادە بیڵین بۆ خەڵکی هێندەی 2 دوکان و دەربەنی خانێ ئاوەگرێ بهێنە پێشاوی خۆت بەنداوێکمانەیە ئاوێکی خاوێن و سازگار لە وڵاتی خۆمانە لە شاخەکانی خۆمانە کۆنتترۆلی تەواوەتی بەدەست خۆمان بێت ئەتوانین ئەم بەنداوە بەکار بهێنین بۆ بوژانەوەی هەرێمی کوردستان بۆ بوژانەوەی ئاوی ژێرزەوی بۆ بوژانەوەی کەرتی کشت و کاڵی بۆ کەرتی ئاودێری و بۆ هەموو جۆرەکانی تری خۆشگوزەرانی لە وڵاتێ ئەمە بەنسبەت بەنداوی بێخمەوە و بەنسبەت ڕووبارەکانیکەوە یان بێنە پێشاوی خۆ زەی بچووک کە دوکانی پێکهێناوە لە دوکان تێپەڕێت هەتاوەکو ئەڕاتە خواروی عراق ئەو پرۆژانە چین ئێمە سوودمان لێ وەرگرتووە لەم بەنداوە لە چەند حوزێکی ماسی کەم نەبێت لە دەوری باڵین ئاغجەلەر گۆپتەپە و ناوە ئێمە سوودمان لێوەر نەگرتووە ئێمە ڕووبارێکە بەسە چینە سەری لەوانێ هاوڵاتیە چێتە سەری بۆ سەلفێک لەوانێ بەرپرسان دەرفەتیەوەش نەدەن بەخۆیان بچن سەلفێکیشی لەسەر بگرین کاکە ئەمانە ئەبێ پرۆژەی گەورەی لەسەر بنیاد بندرێ ئەم وڵاتەی پێ ئاوەدان کرێتەوە چونکە بەنداو بە تەنها دابینکردنی ئاوی خواردنەوە نییە بوژانەوەی کەرتی کشت و کاڵیە
ئێمە ئەوە تا ئێستا هەموو جیهان لە قەیرانی کەمی گەنمایە بەڵێ ئەبینیت ئێستا ئێمە توانین لە ڕێی بەنداوەکانمانەوە ئاو دابینکەین بۆ زەویەکانمان زەویەکی کشتتوکاڵی زۆرمان هەیە بەڵام چۆن ئێمە سوود لە ئاوی سەرزەویمان وەرگین پێشەوی دەست بین بۆ ئاوی ژێرزەوی ئەمە پرسیارێکە ئێمە هەموو جارێ وەکو شارەزایان پسپۆڕان مامۆسانی زانکۆ کەسانی ماندوو لە بواری ئیدارەدانی ئاوا ڕوبەڕووی حکوومەتێگەینەوە لە هەموو وڵاتێکە لە هەموو وڵاتێکە وەختی خەیرانی ڕوو لە هەر وڵاتێکەکە کەسانی شارەزای ئەو وڵاتە کۆکەنەوە بەرپرسانی وڵاتە ئەڵێ چی بکەین ئێمە خۆمان دین قساکەین ئەڵێن وەرە چی بکەین خۆم بە پێی خەوماتون بۆیرە دایانی سپۆڕی کەش خۆی بە پێی خۆیەکی بۆ شوێنەکان پێشنیار و زانیاری زۆر جوان و دروست و بنیادنەر بە حکوومەتەیە بەڵام حکوومەت کێشەکەوەی گوێ ناکرێت. ئۆکەی سپاس مامۆستا ئازاد سەنگاوی مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمە بووی بێگومان ئەمووی پرسیاری زیاترت ئاراستەکەم و زانیاری ورتر بۆ بینەرانمان بخەینە ڕوو بەڵام تر گردبوونەوەی جیاوازەیە ئەمڕۆ لە هەولێرە خەیرانەکان زۆرن خەیرانەکان زۆرن تەنها لە ئاوا نەماوەتەوە زۆر سپاس بۆتەوە.